لەگەڵ ئەم ئۆتۆمبیلە سەربازیە کە چاوساغیمان دەکات ڕێگایەکی دوور و سەختی شاخاوی دەگرینە بەر. دەمانەوێت بچینە سەر سنوور و نێو پێشمەرگەکانی دیموکراتی کوردستان. گەیشتینە ناو بنکەکانی حیزبی دیموکراتی کوردستان کە لە دامین و سەر شاخە سنووریەکانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێران بڵاو بوونەتەوە. دەپرسین دوای سزاکانی ئەمریکا بەسەر ئێران ئەمانە چ ڕۆڵ و کاریگەری و هەڵوێستێکیان دەبێت. فعالیتی سیاسی خۆمان زیاتر کردەوە و خەڵک زیاتر ئاگادار دەکەینەوە کە بەجێ جمهوری ئیسلامی هەستنەوە و هەڵوێستەکانی خۆیان دەرببڕنەوە بۆ دەنگدانی خۆیان بەدژی جمهوری ئیسلامی ئێران پێویستە ڕێزەکانی حیزبی دیموکرات بن و بتوانن دەنگی خۆیان بە جامعی دەرەوە بگێنن. ئێمە وەک پێشمەرگانی حیزبی دیموکرات لە چیاکانی نێوان باشوور و ڕۆژهەڵات خەریک بە خەباتی خۆمانین و لە هیچ سەرما و گەرمایەک دریغ ناکەین تا گەیشتن بە مافەکانی خۆمان. ئەم ناوچەیە پڕ مەترسیدارە و بەردەوام فڕۆکە ئێرانیەکان چاودێری دەکەن و بۆردۆمان دەکرێن. لە گەرمەی قسەکردن و باسکردنی ڕەوشی دەڤەرەکە و مەترسیەکانی سەر ژیانیان بووین دەنگێکی نزم و دووری فڕۆکەمان بیست. ئەم پێشمەرگانە یەکسەر یەکتریان ئاگادار کردەوە لە هاتنی فڕۆکەی چاودێری ئێرانی و بەپەلە خۆیان شاردەوە. بەردەوام کەشف لە سەرمانە کەشفەکانی کوماری ئیسلامیرە ئەو جورە فیلمەکان لێرە خۆ دەشارنەوە کە هەبوو دیار نەکرێن. چەندین بار ئەوە مەقڕەکانی مە وردمان کردووە بە تەیارە. تەنیا یەک داوام هەیە کە ئەوێش بۆ خۆت دەبینی پێشمەرگەکانی ئیمکانی کوردستان بە کەمترین ئیمکانات ژیان و خەبات دەکەن کە لە حاڵی حاضردا ئامریکا بە ملیاردها دۆلار خەرج دەکات لە بۆ تاریمەکانی ئێرانەیە دژی ئێرانەیە. ئەمە داواکارین کە حەدەقل بە کەمترین ئیمکانات هاوکاری ئەو حیزبانی ڕۆژهەڵات کە دژی کوماری ئیسلامی خەبات دەکەن. ئەمان دەڵێن سەرباری نەبوونی ئیمکانیاتی مادی و چەک و پاڵپشتی دەرەکی کەچی بەورە بەرزیەوە تێدەکوشن و تەکتیک و چاڵاکی جوورا و جووری نیزامی و سیاسی لە شاخە سنووریەکان و نێو ئێراندا بەکاردەهێنن. هەمیشە هەڵمانداوم ڕعاتی باشووری کوردستانی بکەین لەو پەیوەندیدا ئێستاش بۆ ئەو دیویژ ئێمە دەڕوینەوە. هەمیشە ڕۆشن پێشمەرگەمان چۆتە ناو خەڵکی خۆمان ناو خەڵکی خۆمانە فعالیتمان هەبووە شالاکیمان هەبوو نەجمان هێشتووە مزاحم باشووری کوردستانیش نەبوو. شەهید بەو زامەی دیرا لە جارگێت بەو کف نەئاڵەی بڕا بە بارگێت بەدوا هەناسە بەدوا زەربەی دڵ بۆ خوێنەگاشەی ڕژایە ناوگڵ بەدوا هەناسە بەدوا زەربەی دڵ بۆ خوێنەگاشەی ڕژایە ناوگڵ. پێشمەرگەکانی حیزبە کوردیەکانی ئێران لە شاخە سنووریەکانی نێوان هەرێمی کوردستان و ئێران دەستیان بە خۆڕێخستنەوە و چاڵاکی کردووە و دەیانەوێ هەرچی زووە خەڵک لەوە ئاگادار بکەنەوە کە لە دژی کۆماری ئیسلامی ئێران هەڵویستیان هەبێت. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، شاخە سنووریەکانی نێوان هەرێمی کوردستان و ئێران.